بینەرانی خۆشەوی شەوتان شاد بێت ئەم شەویش لە بەرنامێکی نوێی نوێرینگی گەلی کوردستان خۆشحاڵم بە دیداری ئەوی ئازیز و خۆشەوی شاد دەبینەوە. ئەم بەرنامەیە بەرنامێکی تایبەتە سندیکە پزیشکانی کوردستان لە قیسلێمانی بە هاوکاری تەلەڤیزیۆنی گەلی کوردستان پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویستی ئەەکەین. بەرنامەکانمان لە ماوەی زۆرێکە سەردەمی کۆرۆنا بوو، کۆرنەخۆشی کۆرۆنا دەستی پێکردبوو، هەر تایبەتمان کردبوو بە کۆرۆنا. بەزیتر لە مۆلا هەوڵێن شێوەکەی بگۆڕین، هەوڵێن باسی نەخۆشیە جیاوازەکان کەین. ئەمە نیشانێک نەبێ بۆ ئەوەی کە ئێمە کۆرۆنامان کۆنتترۆل کردو، بەڵام بەڕاستی لە بەرنمەکانی پێشوشە باسم کردوازانم زۆربەی هاوڵاتیانی خۆشەویست زانیاریان بۆ دروست بووە لە سەر شێوازی خۆپاراستن و چارەسەرکردن و زۆربەی نیشانەکانی. جاجاریش هەر هەوڵین باسی کەین ئەگە پرسیاریشتان هەبوو هەرتوانن پەیوەندیمان پێوەکەن، بەڵام لەمو لە هەوڵین پسپۆڕە جیاوازەکان میوانکەین لە بەرنمەکەمان و بە تایبەتی دوای جەژن شێوەکەی ئەگۆڕین زۆربەی پزیشکە پسپۆڕە جیاوازەکان بانگ ئەەکەین و باسی نەخۆشیە جیاوازەکانەکەین. ئەوەی ئەمەیە کە لێرە تەکیدی لێ بکەمەوە ئەوەیە کە هاوڵاتیان بزانن نەخۆشیەکە ڕاستەکەم بۆتەوە، بەڵام هێشتا کۆنتترۆل نەکراوە، ینی شتەکە زۆر قسەی لەسەر کراوە بەڕاستی، بەڵام مهمەوە ئێمە هێشتا هەر خۆمان پارێزین. ئەوەی ئێمە ئەیبینین هیچ کەس پابند نییە، زۆر کەم بۆتەوە پابند بوونەکە. هەندێک کەس هەیە بەڕاستی نابەرپرسانە هەندێک قسە ئەکەن و ڕێنمایی بڵاو ئەکەنەوە کە بە حساب زۆر نزیکین لە کۆنتترۆلکردنەوەی. حەزەکەم هاوڵاتیانی خۆشەوی زۆر وریابن خۆیان بە دوێ شتەکانە بگەڕێن. ئێمە شەوانە هەمومان زۆربەی چەندها کاژمێر بەدیار فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بەسەر بین ئەتوانن سێرچکەن سێریکەن ئەو وڵاتانی کە عینەشت ئاوا دوای شکاندنی کەرنتینە و تێکەڵبوونیان چۆن ژمارەکان دیسانزای کردوێتە. وڵاتی چوەکو ئیسپانیا خەریکە ژمارەکان بەرەو 2000 و 3000 ڕواکە گەشتووە سەدەها و 200 ئەمانە. بۆیە هەبێ زۆر وریابین. ئەوەی تەنها ترسی ئێمە دروست کردووە لەم کاتێ بەڕاستی جژنی پیرۆزی قوربانە کە بەیانی یەکەم ڕۆژی جەژنە تێکەڵبوونی هاوڵاتیان و من بە حکمی ئیشەکەمان و بە حکمی تێکەڵاویمان لەگە برادەرە پزیشکەکانمانە ئەتوانن خۆشتان ئەو کەسانی کە توش بوون زۆربەی ئەو توشبوانەی کە توش بوون لە ئەنجامی تێکەڵبوونی داوەت و تەعزیە و تێکەڵبوونی عایلەوی دروست بووە. بەڕاستی هەندێک شوێن هەیە بە تایبەتی لە هەوای دەرەوە ڕێژەی توش بوون پێوی کەمە بێتەوە. ئەوە ژوازانم هەموماتی گەشتین کە ئەم جارە کەرەنتینەش نەکرێن، بەڵام لەبەروی هاوڵاتیان خۆیان نەپاراست ژمارەکان کەمتر بوون. بۆیە هیوادارین هاوڵاتیان ئاگایان لە خۆیان بێ بە قسەمان کەن هێشتا تێکەڵبوون ئەوە نەکەن، چونکە بەڕاستی هەتاکو لە هەموو جیهاندا ئەم نەخۆشیە کۆنتترۆل نەکری، ئێمەش کۆنتترۆلمان پێ ناکرێت و ناشکرێت بەم زوانە هەتاکو ڤاکسینیان چارەسەرێکی تەواو بەم نەخۆشیە نەدۆزرێتەوە. حەز ناکەم لەمە زیاتر درێژەی پێ بکێشم، چونکە هەمومان ئەم زانیاریەمان هەیە. وای لێ هاتووە ئەوە باسمان کردو هەندێک هاوڵاتی خەریکە لێمان بێزارە بێ. ئێمە هەر بەردەوامە بین لەسەر هوشیارکردنەوەی هاوڵاتیان، هیوادارین هاوڵاتیانیش بەجۆمان بکەن. ئەم شەویژۆک و هەموو بەرنمەکانی ترمان میوانداری دکتۆرێکی ئازیز و خۆشەویستمان کردووە بە ڕێزیان پسپۆڕە لە نەخۆشیەکانی هەناوی. تۆزێکی تر برادەران ژمارە تەلەفۆنەکانتان لەسەر شاشەکە بۆ دائەتوانین پەیوەندیمان پێوەکەن. هەچ کێشێکتان هەبێت نەک تەنها لە نەخۆشی کۆرۆنا، لە نەخۆشی جیاوازەکان ئەتوانین پەیوەندیمان پێوەکەن و ئێمە بە خۆشحاڵیەوە وەڵامتانین. ئەم شەو کاکتۆ دلێر میوانمانە کاکتۆ بەخێر بێ. زۆر سپاس کاکتۆ شاخەوان. زۆر سپاسی نابارەکسەوە. زۆر سپاسیان بە گەشە دەکەم لە لای خۆشەوە حەزەکەم پیرۆزبایی جەژنی قوربان لە بەڕێست و لە هەموو هاوڵاتیان بکەم ئینشەڵڵا کە سبێنێت یەکەم ڕۆژی جەژنی قوربان دەبێت. جەنابیشی پیرۆز بێ کاکتۆکیان هەتا پەیوەندەکانمان حاضر ئەبێت. وەکو لە پێشێکی کەشە باسم کردوازم زۆر باسی کۆرۆنامان کرد، بەس 2-3 پرسیار هەیە لای زۆر لە هاوڵاتیان لێمانە پرسێت. مهمترینیان ئەو نەخۆشانی کە ئیگرن مەسەن 2 هەفتەکەتی ئەپەڕێنێ فەحسەکانێکەکە بەڵام هەندێک نیشانیتی ئەمێنێتەوە. ئایا مەمانە ئەوەی نەخۆشەکەی هەیە یان ئەمە ماکی دوای نەخۆشەکەی؟ لەبەر ئەوەی خۆ دەزانی کۆرۆنا هەمووی چەند مانگێکە هەیە لە هەموو جیهانە، لەبەرەوە تۆ تەسەوور مەکە هەموو زانیاریەک بزانین، بەڵام ئەوەی کە تا ئێستا ئەیزانین و بەرگوێمان کەوت و بیستومانە لەڕێی ئەوەی کە خۆمان بینیومانە یاخود لەڕێی ئەوەی کە لە وڵاتانەوە داتاوشتەکان ئەنێرێت. لە دوای چاکبوونەوەی کۆرۆنا هەندێک نیشانە هەیە لەوانێ بمێنێت. کۆمەڵی لە نەخۆشەکان بەنسبەیەکی زۆریش هەتاگاتە لە سا 30 زیاتریش لەوانەیە هەست بە هەناسە تونگیە بکات، ئەگەر هیچ نەخۆشەکە لە جستیان نەماوە بەڵام هەناسە تونگی بۆ دروست بێت. ئایا ئەم هەناسە تونگیە بەشێکەوەی کە خۆی هەستەکات یان تەسیری سلبی ئەو ئیلتیاباتیە کاتی خۆی کە گرتوێتی لە سیەکانیە یان هەندێک جار مزعفات دروست دەبێت لە ڕێی چۆن ئەو ساکاتی خۆی کە نەخۆشە تووشی سوورێژە بوو یا تووشی سیل تەدەڕوونی ڕێئەوێ بوو تەلەیڤ ڕوئەیە ڕێشاڵبوون ڕوئەیە لەوانەیە ئەمیشە ڕێشاڵبوون دروست بکات لە ئەسنای چاکبوونەوە وەکو عەمەلەیەکی چاکبوونەوە. بۆیە هەناسە تونگی لە هەندێک نەخۆشە ئەیبێت ئەگەر چی نەخۆشەکەشی تیان نییە. بێهێزی یەکێکە لەو ماکانەی کە دایمە لە نەخۆشی دوای ڤایرۆسە ئەمێنرێت بە هەموو ڤایرۆسە جیاوازەکانەوە، هەتا ئینفلۆنزا مەجموعەیەک زۆر ڤایرۆسمان هەیە کە ئەو بێهێزیە دروست دەکات.
بێگومان کۆرۆنا کاتێک کە بەو شێوە توندێ ئیگرێت بەهێزەکەی لەوانێ زیاتر بێت ئەمە وەکو بەهێزی هەندێک نیشانی تێ وەکو کۆکە وشکە کۆکەیەک لەوانێ بمێنێت ئەویش بێتەوەی ڕوشاندنی بۆری ڕووپۆشی ناوی بۆری هەناسە لەبەر وشکە کۆکێک دروستەکات تەمەەن کۆکێش نەخۆش و ئایلەکەش ترسێن لەوانێت تووشی کۆڕنا بێتەوە بەڵام مەرجنیە ئەمە دوای کۆڕۆناکە بەجێڵێت و زۆربەی ئەم نیشانانە لە نێوان 6 هەفتە تا 3 مانگ لەو مەسافەیە لەوانێ بمێنێت بۆیە نەخۆش ئەگەر لەو مەسافەیە تووشی ئەم حاڵەتانە بێت کاتێک کە چێکە کرێت و تەکی دەبینەوە کە ڤایرۆسەکەی لە جسمێ نەماوە ئەوەی پێویست بە قەلەقی ناکات هەندێک ماکمان هەیە ماکی دەرونی پێڵێن وەکو هەموو ئیلتیهاباتی بەتایبەتی ئەم کۆڕۆنایە کە بەم شێوە زەقە بڵاو بۆ لە ناو جیهانە و وەکو ئیلتیهاباتەکانی تر نەبوو وەکو حاڵەتەکانی کە نییە خەڵک هەمووی ئیتیمامی پێبات ئێستا خەڵک هەمووی لە سەعات سەر سەعات ئەخبارەکانە بیستێت و شتەکان بەرچاویەکەوێت بۆیە حاڵەتێکی دەرونی لا دروست دەبێت چ پێشەوەی بگرێت یا لە کاتی توشبوونەکە یا دوای توشبوونەکە بۆی هەندێک جار نەخۆش قەلەقە بێت لەسەر ئەوەی ئایا ئەم کۆڕۆنایە لە جەستەیە ماکێکی خراپی بەجێ هێشتووە یان نە چکە تا ئێستا نازانێت دەوانێت ئەو نەخۆشی کە گرتوێتی بیر بکاتە بڵێ تۆ بڵێ من ساڵێکی تر تووشی کێشەیەک نەم لە مزاعفاتی ئەم کۆڕۆنایە لەبەرەوە وەک تووشی حاڵەتێکی قەلەقیەکە دڵە ڕاوچی نیشانەکان لای خۆی هەڵێتەوە نیشانەکان لای خۆی هەڵێتەوە هەندێک جار نەخۆشەیە کە بێهێزە ئەترسێت دووبارە توش بێتەوە تووشی حاڵەتی کەو بێت بۆ بێژگە لە ناحیە جەستەیەکە هەندێک جار مزاعفاتە دەرونیەکانیش لە دوای خۆی کۆڕۆنا ئەمێنێت لەبەرەوە ئێمە دڵنیا ئەەکەینەوە لەو کاتانە ئەو کاتێک کە نەخۆشیێت هەندێک چۆنڵی پارامیترمانێ هەندێک فەحسمان هەیە بۆ یەکەین بۆی بزانین ئایا هیچ نیشانەیەکی ئیلتیهابات لە جەستی ئەم نەخۆشەدا ماوەتەوە یان نەماوەتەوە ئەگەر ما بێتەوە ئەوە لەوانەیە بە دوای هەندێک فەحسی کابڕن چکە ئێمە لە وڵاتێک ئاژین بەس کۆڕۆنا نییە شتی کەشمان هەیە ئیلتیهاباتی کەشمان هەیە جاری وایە ئەم نەخۆشە لە کۆڕۆنا چاگە بێتەوە بۆ نمونەیەکێک لە نیشانە لە مزاعفاتەکانی کە کۆڕۆنای ئەمە زۆر جابیری لێکەینەوە ئەو ڤایرۆسە کە چاگە بێتەوە نەخۆشەکە چاگە بێتەوە دوای چەند ڕۆژێک دوای هەفتەیە لەوانەیە هەوکردنی لە غودەکە دروستکات ئەمە ژوای لێکە هەندێک نیشانەی دڵ پەلەپەلی و ئاراکردنەوە و مەسەرەن وەزن دابەزین و پلەی گەرمای بەرز بێتەوە ئەبێت چێکی بکرێتەوە بۆی بزانین ئەم حاڵەتانەی توش بۆ یا تووشی نەبوو زۆر باش کاکتۆر من ئەمڕۆ پێشووی بێمە بەرنامەکە یەکێ لە پزیشکە گەنجەکانمان لە یەکێ نەخۆشخانەکان ئەمە کێشی گەوری کۆڕۆنایە نەخۆشێکەڵە 11 ڕۆژە وایە بەرکەوتە هەبووە لە خێزانەکەیە توش بووە هەرنیان هێنا بۆ نەخۆشخانە ئەڵێ لێم پرسی و بۆچی نەتان هێناوە هەڵە تویان وڵا پێمان عیبە بۆی خەڵک پێ نێزانێ ئێم عیبەیە کێشەی نەخۆشی کۆڕۆنای دروست کردووە ئەچی ناوازم چارەسەرەکەشی ئاسانە و هەتا زووتریش فریاکەی وەکو هەموو نەخۆشەکانی تر زووتر چارەسەرەکرێت بەتەکید ئەم عیبەیە ئێمە لە بیدایەتی نەخۆشەکە زۆر هەسمان پێ کرد ینی لە بیدایەتی نەخۆشەکە لە مانگی کۆتایی مانگی دوای مانگی سێ با بڵین لە بیدایەتی مانگی سێوە کە دەستی پێ کرد و تاک نەخۆشە بوو هەتا قەناعەت بە نەخۆشی ئەکرا کە تۆ چانس ئەگەری کۆڕۆنا هەیە یان توشبی بە کۆڕۆنا تووشی ئەو سەرێشەیە زۆر ئەبووی نەخۆش قەناعەتی ناکرد ئەچووە مەرحەلەیەکی ئینکاریەوە لەبەرەوە بەڵام دوای لەم ئەخیرەیە کە زۆربەی بەشێکی زۆر لە خەڵک گرتی کە مەسەلەن لە هەموو گەڕاکەکان نمونەیەکی تیا بوو دوانی تیا بوو چەند کەسێک تیا جارێ لە ئایلەکە چەند کەسێکی تیا بوو من ئێستا نەخۆشیێت ئەڵێ دکتۆر خۆم کۆڕۆنام هەبوو چاکم بێتەوە لەبەرەوە هەستەکەیان ئەم عیبەیە تقریبان زۆر کاڵ بۆتەوە لە کاتی ئێستادا ئەگەر چی لەلای هەندێک کەس لەوانەیە هەرما بێت بەڵام بە شێوەیەکی ئەم زۆر باشترە وەک لەوەی کە لە مانگی 2 3 و 4مان بینی هیوادارین ئەو کەسانی کە هێشتا ئەوە لایەن عیبەیە کۆڕۆنا نەخۆشیێک وکو هەموو نەخۆشیێکی تر ینی کۆڕۆنا ئەنفلۆنسایە بەڵام خورسترە ڕێژەی مردنی زیاترە و مردنەکە سەریعترە ئیتر خۆمە نازانێت چ عیبەیەکی تیا هیچ عیبەیەکی تیانە چکە ئەم نەخۆشیەک نییە لە ڕێگەی چۆنەڵی لە ڕێگەیەکە و بگوێزیێتەوە کە لە ناو مجتەمەع شوورەیی بێت هەندێک نەخۆش هەیە لەوانەیە خەڵک لێ بتێتە بۆ نمونە ئیدز ئەگەر هاتوو یەکێک تووشی بێت لەوانەیە خەڵک سڵەکاتەوە لەوەی کە خۆی بناسیێنێ بە دەستگا تەندروستیەکان چکە گومانەکرێت لەوەی چۆن توش بەڵام کۆڕۆنا یەکێکە لەو ڤایرۆسانەی کە لە ڕێگەی هەواوە گوێزێتەوە و لە هەموو شوێنەکەەوە گوێزێتەوە و هیچ کەسێکیش بەدەر نییە لەوەی کە توش بێ یا توش نەبێت زۆر بەشی کەسە خۆشەویستەکانی گوێزن چکە تۆ لەگەڵێکێکە لە ناو ماڵ و لە ناو شوێنەکان نزیکی لێوەی ئەو بۆتە گوێزێت سەرچاوی گواستنەوەی کۆڕۆنا ڤایرۆس لە هەموو جیهانە گەنجە تەبەقی گەنجە چکە تەبەقەیەکن مەناعیان باشە هەڵگری ڤایرۆسەکە لەمانە نیشانیان کەمە بەخۆی نازانێت یاگەر بەخۆشی بزانێڵێ من لەوانەیە سەرمابوونیەکە بەرسپلیتێکە ئیشێکم کردووە و هیلاک بووم بەڵام کە ڤایرۆسەکە ئەگوێستەوە بە تەمەنەکان لێرەوە کێشە دروست نەخۆشیێکی هەیە قەڵەوە لەبەرەوە لە هەموو جیهانە سەرچاوی گواستنەوەی ڤایرۆسەکە تەبەقی گەنجە ڕاستە خۆی ئەوەی کێشەکەی من زۆربەی بەرنامەکانمان باسمان کردووە گەنجەکانمان تکایە ئاگاتان لە خۆتان بێ بە تایبەتی تەمەنی 15 بۆ 25 ساڵ ئەمانە هیچی زۆربەی نیشانی پێوە دیارنێ کە ئەشیگرێ بە ئاسانیگرێ بەس ئەکید بە خۆشەویستێکی خۆ تووشەکەی باوکێ باپیرێ پورێ
من چەندها مەسەلەکە نەخۆشەکانی من باسی خزم و کەسوکاریانەکەن کە کاتی خۆی نەخۆشی تی خۆم بوون هەمووی وابوو لەم ڕۆژانە نەخۆشێکم بۆی باس کردم وتی لە ماڵێکە حەوهەش کەس توش بوون هەمیان باش بوونەتی سەباوکیان وەزی زۆر خراپ بوو ئەو کەسەی خەتەرەکە ئەو نەخۆشەی کە زۆرترین نەخۆشی تری هەبێت کە لە تەمە نابێت کە جاری وا هەیە سیحەتیشی باش دەرەکەوێت بەڵام خۆی لە جستەی خۆیدا مەناعی کزە ئەمانە نیشانەکان زیاتر دەرەکەوێت و تووشی کێشە زیاتر بن. کاکتوجیان پەیوەندیمان لەگەڵایە سوهام خان لە سێسایەقە فەرموو سوهام خان. ئەم کاتتان باش ئەم کاتۆ باش دادەژیان وەڵی دکتۆر نازانم پرسیارەکەیشم بە هین تەوەرەکەتان هەبێ باشە فەرموو. من 2 ساڵە بڵێن قاچمێشێ لەگەڵ دەستمە بەڵێ لە قوڵاتێمەوەێشێ هەتا پەنجەکانم ئینجابنی ئەو پەنجانم نییە ڕێک ئەڵی ژەهری هاتێ ژەهر بەڵێ ئینجارە باڵم ئێشێ دەستم ێشێ شەی وا هەیە سڕە بێ ئتر یعنی ڕۆژ وا هەیە ناتوان بە ڕێگا بڕۆن. ئەشیع شتێ نەگرتەوە بۆ ملی و پشت و شتێ؟ نەوەڵا فەحس و شتێ هیچ نەکردووە؟ وەڵی فەحسم کرد وتیان دەرزی ئەمەیەکێتە شیرۆ ڤیتامینەکان ئەوەم خوارد هیچ سوودێکم نەبوو. تەمەنە چەندە تۆ سوام خان؟ وەڵا 42 ساڵم. چەند؟ 42. 42 ساڵ. دەوام شتە هەیە یان هەر ژنی ماڵەوەی؟ وەڵا ژنی ماڵەوەم جا ئیشیشم زۆرە و ئەتکم هەیە و سەریەشە هەناسە توندی ئەو شتانە و نییە؟ وەڵا بین سەریەشم یعنی سەریەشەکەم کەتیای ئەو نەتونە ئەم ڕشێنێتەوە ئەنجا ملیەشەم هەیە بین هەناسەیشم تونە بێ بەس کەم یعنی زۆر بەکەمی. تۆ هیچ پرسیارێکی نییە باشە سوام خانگیان بەسەر شەو ئینشەڵا وەڵام تێینەوە. کاکتۆ ژەمو دوای جوابی سوامخانە بە پرسیارێکی حەزەکەم بیرم نەچێتەوە بە نیسبەت هەر نەخۆشی کۆرۆناوە یەکێکی تر لەو شتانەی کە خەڵک بەڕاستی زۆر باسی ئەکات چارەسەر و ڤاکسینەکەی هیچ دەنگۆکی تازە هەیە بۆ چارەسەر و ڤاکسین چونکە بەڕاستی بۆیە ئەپرسم لە زۆربەی میوانەکان چونکە ئەپدەیتە لە پڕ لەوانەیە شتێکە بێت. مەسەلەی ڤاکسین یا پێکوتەی کۆرۆنا لەبەرەوەی ئیشی لەسەرەکرێت ئەچێتە بەشێکی زۆر لە شەریکاتەکان کە چەند لە 50 بۆ 60 شەریکە زیاتر ئیشی لەسەرەکات بە فەندێکی بە پارێکی خەیاڵی تر ئەم پارانە تاوان حکوومەتەکان زیاتر دامیەکەن چکە شەریکاتەکان نتوان لەوانێ و دامە بکەن. چەند شەریکەیەک هەن تەقدمێک و پێشکەوتنێکی زۆر باشی بینیوە لە مەسالی بەرەو پێشخستنی ڤاکسینەکەیە گەیشتەوە ئەو حەدەی ترایڵی لە فەیسی سی پێڵێن لەسەر نەخۆش تاقی کرا ینی فەیسی سێ نەکرد لە سەر نەخۆش عددێکی زۆر نەخۆش تاقیەکرێتەوە ئەچێتە 150 جات بەپی نەخۆشەکان جاری وا 30,000 بەپی ئەو داتانێک کە هەڵێ بژێرن لەم فەیسی سێ ئەبێت چاوەڕێ بکەن بزانن تا چەند ئەم ڤاکسینە یەکەم ئیشەکەت ئیشەکەی چەند ئەمێنێتەوە چەند سەلامەتە تووشی کێشەی کە ناکات چکە هەندێک جار ڤاکسین دروستەکرێت ئەم ڤاکسینە کە مەسەن جوڕایەکی کەم لەو ڤایرۆسە یان دیوی دەرەوەی ڤایرۆسەکە کەتەنە کەسێکی ساخەوە کێشەی ڤاکسین پێکوتە ئەوەیە تۆ بۆ ساغی بەکارهێنیت لەبەرەوە ئەبێت حەزەرێکی زۆر بکەیت ناتوانن کۆمپانیەکان ئەمەوەکەوە نییە بڵێن دەرمانێکی بۆ نمونە زۆر دەرمانمان بیست وەکو چارەسەری کۆڕۆنا تاقیەکرێتەوە فەشەلی هێنا ئەمە بەکارهێنانی ئەم دەرمانە بۆکو چارەسەر تاقیکردنەوەکەی ئاسانترە وەک لەوەی تۆبی دەرمانێک بکەیتە جستی کەسێکەوە کە ساغ بێت بۆیە لەبەرەوە حەزەرەکەی زیاترە چاوەڕێ ئەەکەن ئەبێ کاتێکی زەمەنی پێ بچێت بزان ئایا ئەم چەند شتێک مواسەفاتی کە هەیە لە باشی لەمانەوەی دژەتەنەکان لەگەڵ سەلامەتی بۆ ئەو کەسی کە بووی بەکار هاتووە تا چەندەیە دوای ئەوە قەرارە درێ بچێتە ناو بەکار بێنێت و بڵاوکرێتەوە لە ناو مجتەماعی دەولیانی بەس ئەم حاڵەتەش زۆربەی زۆریان ئەکەوێتە دوای مانگی نودەوە هەندێکیان ئەڵێن ئێمە لە بیدایەتی ساڵی داهاتوو ئەتوانین چۆنی ینی بە گرنتیەوە بە تەکیدیەوە ئەو لقاح بخێنە بازارەوە دەست و چاو خۆش بێت پەیوەندی ترمان لەگە کاک سەلاح لە کفریەوە فەرموو کاکە سەلاح کاک سەلاح پەیوەندیەکەمان داخراوەتەوە با من جوابێکی سوهام خان بنەوازانم توی شتێکی نەبوو سوهام خان تۆ بەڕاستی مۆزوعی قاجێشە و دەزیێشە و سڕی ئەمە زۆر بڵاوە لە ناو هاوڵاتیانی ئێمە زۆربەی ئەم کێشانە کێشەی فەخەراتی مل و فەخەراتی پشتە جا من بۆکو تەمەنەکەشێ ئەو سەریەشە و دڵتێکەڵات و ڕشانەش لەوانی هەر پەیوەندی بەوە هەبێت
بەڕاستی تۆ پێویستە سەردانی پزیشکی پسپۆرکە یان ئێسکوشکاوی یان مێشک و دەمار و فەخەرات پێویستە ئەشیا بەگری هەندێک فحسی خوێن و هەندێک فحسی سەرجێگایی هەیە دکتۆرەکە بۆ کا بۆی بزانین بزەبت کێشەکە و چییە لە زۆربەی بەرنامەکانی ترە نەخۆش ئەم پرسیارانی کردو من دایمەن ئێڵم خۆپارێزن باشترە لە چارەسەرکردن خۆ بپارێزە ئێوە ڕەحم بە خۆتان ناکەن لە ناو ماڵا زۆر خۆتان هیلاکەکەن زۆر ئیشی قورسەکەن هەموو کێشەکە ئەوەیە بەنسبەت پشتەوە زۆر بە پێوەستان قادرمە هیلاکی هەڵگرتنی شتی قورس ئەمانە ئیشی ڕۆژانەی ئێوەیە بەنسبە شان و ملەکەشتەوە زۆر دەستجوڵان و ئیشوکاری ناوماڵ و ملدانەوان و شتسڕین و سەربەرزکردنەوە ئەمانە خۆتی لێ پارێزە با وەزعی خراپتر نەبێت دایمەن بە نەخۆشەکانمان ئەڵین بەڕاستی ئێمە زوو فریایی کەون بە خراپ نەبن بۆیە تۆش زوو دوای جەژن ئینشاڵڵا سەردانی پزیشکەکە عیلاجەکەی لەوە ناچێت لە مەرحەلاوە نەشتێکی خورز بێت بۆی چونکە ئێمە نەخۆشمان هەیە کە کاتێکێ بۆ لامان بەڕاستی وەزعکی زۆر خراپ بووە هیوادارم تۆ زوو فریای خۆی کەویت و نەگەویتە ئەو حاڵەتە پەیوەندی ترمان لەگەڵای باوکی ژیوار لە کەلارۆ فەرموو باوکی ژیوار سلام علیکم دکتۆر گیان عەلەیکم ئەسەلام چاوەکەم باشی براکەم باشی چاوەکەم سلامەتی دکتۆر گیان وەڵی من تقریبا ماوەی 2 ساڵەکە گیان خوراندنمەیە ماوەی چەند 3 ساڵە بێ بەخوا 3 ساڵ بەڵێ خوراندنەکەی من طەبیعی نییە وەکو چۆن بڵێ دەرزی بە جسمداگەی چ زیێکەدا باش سەردانی دکتۆریشم کردووە زۆر بەخوا دکتۆریەوەی میزڵدان و میزە ڕۆمانە ئەڵێ التهاباتێکی زۆر لە مەجاری بەولیدات نازانەوە چارەسەری چییە مامە دکتۆر گەر بەس ببوورە خوراندنەکە خوراندنی جستەتە یان خوراندنی بەشی میزەڕۆیە خوراندنی هەموو جەستە مەجارۆە ناو سەر مەجارۆە پشت مەجارۆە قاس بە خوراندن نییە چزێکەدا وەکو دەرزیەکە و نامێنێ بەڵێ فەحسی خوێن و شت هیچی کردووە والله فحصی خوێنە کوردە خوێنە پاکە هەر هەمووی پاکە بەس سەردانی دکتۆری میزەڕۆم کردو لە سلێمانی لە پار کردم ئەڵێ التهاباتی مەجاری بەولید زۆر زۆرە کۆمەڵ عیلاجیشی بۆ نووسی مدەیە باش و تر هەم گەڕایەوە ئەم نەخۆشیە عیلاجیشی چارەسەرچی حەب دەرزی چی و بەکارهێناوە والله تقریبا 100 بتڵ ئاوی بۆم نووسی ئاوی ماگدینا لە نازم شتێوا و بەخوا باشە ئەنی عیلاجی التیابات و شت بوو بۆی بەکارهێنای بەڵێ عیلاجی التهابات و شتیوا بوو ئەشعەیەکی بۆم کرد عیب نەبێ لە زەکەرەوە لەسەرەوە شە عیلاجەکانی نووسی نیشانەی تر ینی بەس ئەوە هەیە نەخۆشی درێژخایان زەخت شەکرە ڕەبۆ هیچ شتێکی نییە تەمەنت چەندە باوکی ژیوار تۆ تەمەنم 40 ساڵە 40 ساڵە ئیش و کار لەگەڵ تەپوتۆ زووەمانە ئیش ناکەی لە دەرمانی کیمیایی ئەمانە نەوە وەڵا هیچ ئیش و کارە لەوانە ناکەم نەوەڵە دوکاندارم باش بەسەر چاوی ئینشاڵڵا هەوڵێین ڕێنمایی بکەین بەسەر چاو ئینشاءڵڵا خوارد لەگەڵ چاوەکەم پەیوەندی ترمان لەگەڵە سێبەرخان لە هەڵەبجەوە فەرموو ئەم کاتێکتان باش بەڕێزم ئەم کاتۆ باش دادێکیان سەر چاو باش بژێمە منۆنی وەڵی پرسیارێکم هەیە من تقریبا 2 ساڵە دەستیش هەناسەتنی بۆ بڵێ بەڵێ بچووترین خەم یان تۆ خەفەتمە دێوان بێ باش جاسترم ئێشێ ئێستاوە لە دێنەوە سەرم تا ئێستا ئازارێکی زۆر زۆری هەیە پێلادیش خۆم بەجێن باشە بوو تۆ ڕێکە مەناسەوتنە بێمانوە بوو هەناسەتونیەکە چ کاتێکە لە کاتی ڕۆشتنە یا لە ئیسراحەتە یا لە خەوتنە ینی بەچترین خەم وان دێ تووشی هەناسەتونیە بوو بە کەمترین خەم بەرەوەڵا تەمەنت چەندەیە تەمەنت چەندە سێبەرخان 32 ساڵە بوو هیچ نەخۆشیەکی درێژخایەنت نییە بێجگە لەو هەناسەت وەڵی دەمدێم 2 ساڵە هەر لە خۆم تووشی دڵتنی بوو متر نەزانم پەیوەندی ئەوەیە تووشی چی؟ تووشی چی بووی؟ ینی تووشی دڵتنیە بوو مەزاتش متنەبێت زەخت و شتێ نییە؟ ناوەڵ ئەوانی هیچ نییە لە ڕۆشتنە لە کاتی بە قادرمیان سەرەکەوێت ئەو کاتانە باش ڕۆشتن وان دێ ینی دێ مەناسبتنە بێ ئەو کاتە زۆر باشە بەسەر چاو سێبەرخان وەڵام تێنەوە ئینشاءڵڵا سەر چاو خوارد لەگەڵ کاک تووژەن ئەگەر جوابی ئەم دوانە بەنسبەت باوکی ژیوارەوە کە بۆ ماوەی هەستێکی هەیە زۆر کەس تووشی ئەمە ئەبێت یعنی وەکو خوراانە نییە ئەڵی دەرزی ئەکەن بەگیان تا بەڵام یەک دەرزینە 1000 دەرزی ئەنی ئایا ماچێتە قاڵبی حساسیت و هەستیاریەوە پێویستە چی بکات فحەز سەردانی چه پزیشکی بە سەرچەکانی ئەو حاڵەتی کە باوکی ژیوار باسیکە کەمترین کات ڕەبتی بە مەجاری بەولی و میزەڕۆی و هەست تەسەور ناکەم زۆر ڕەبتێک هەبێت لە بینیانەوە خۆی ئێمە دایمەوە تەوسیە نەخۆشەکەین ئەوان یەکەم شت دکتۆری پێست بیان بینێت چکە زۆربەی زۆری سەبەکان دکتۆری پێستن ئەگەر دکتۆری پێست کێشەی نەبوو وتی
احتیمالی سببێکی باتنیە هەناوی هەبێت لەگەڵیا ئەو کاتە هەندێک فحسی ئەیکابوون من فحسی جگەر فحسی ڤیتامینەکان بە تایبەتی ڤیتامین B12 ئەو ڤیتامینەکانی دەتوانێت بکات یعنی سپەی خوێن بەڵام بەڕێی من باشترین شدەوەی سەردانی دکتۆرێکی پێس بکات ڕێزم هەیە بەس هەندێک کێشە هەیە بە تایبەتی لە پزیشکانە کە ئەگەڕی بە شتێکی ئاوا نادیارە ئاسانترین شت بە نەخۆشەکەی بڵێ ئیلتیهابی میزی هەیە چونکە ئیلتیهابی میز زۆربەی خەڵک بەڕاستی تووشی ئەمانە ئەبن تو ئەو هەموو دەرمانی ئیلتیهابات توشتانە لەوانەیە ئەوەی کێشەی تری بۆ دروستکە ئەوەنە عیلاج ئیلتیهاباتی میز هیچ زۆر زەحمەتە بتوانێت ڕەبتی کەیتەوە بە لەشخوران و ئەوەی حساسەکە باسی کرد هیواداری یعنی سەردانی پزیشکی پێسکا و ئەنجاگەرەوە نەبوو باشترەوەی سەردانی پزیشکی پێس بکات دەست و چاو خۆش بێت بە نسبەت ئەمەی سێبەرخانەوە ئەم هەناسە تو ئەمەی سێبەرخان بەو وەسفەی کە باسی ئەکات و لەم تەمەنەیە و بەبێ بوونی نەخۆشیێکی درێژخایەن و لە کاتی قەلەقیە دڵتونگی زیاکە و ماوەیەکی زۆری خایاندووە کە نزیکەی 2 ساڵە لە 195 بۆ 98 حاڵەتەکان ئەمە حاڵەتێک کە چۆنەوەی ڕەتفعلی جسمە بۆ ئەو دڵتونگی و بۆ ئەو قەلەقی کە ئەیبێت زۆربەی کات ئەمە مەترسینێ بۆ نەخۆش بە هیچ شێوەیەک و لەوانەیە هەندێک فەحسی سەرەتایی لە کاتی هەناسەکە بکرێ وەکو تەختی وەکو فەحسێکی هەناسەی بۆ بزانین خیزەی هەیە نیەتی بەس زیاتر دەکەوێتە سەرەوەی کە چۆن خۆی ڕابێنێت لە کاتی دڵتونگیە لە کاتی ناخۆشیە کەمترین بار لەسەر خۆی دا خۆی کۆنتترۆل کات ئەگەر چی ئەمە دایمە لە کاتی هەناسەتونگیە بۆکو چۆنڵی تەخمینێکی ئەوەلی یین فەحسی تەختیت و سەماع خێنە سەر سنگی بزانین خیزە و شتینێ و سیەکانی پڕەبن لە هەوایاننا و نیسبەی ئۆکسسیژین لەو کاتەیە چۆن ئەگەر ئەمانە باش بوون بەڕاستیش ترسێکی نییە هۆی کێشەکە لەوایە ئەم کاتێم سەردەمی کۆرۆنا هەندێک کەس وازانە هەموو هەناسەتونگیەکیش کۆرۆنایە ئەوەش وەزەوەنی خەڵکی ترسان بەڵێ بەتەشی بەس کاتێک کە ئەم 2 ساڵ بخایانێت بەشێکی زۆر لەو نەخۆشانەی کە لە ناحەی دەرونیەوە نامستەقر بن دڵە ڕاوچیان توش بێت زۆر بیر لە شت بکەنەوە بەو شێوەی دەری ئەبڕن ئەمە شتێکی لا ئیرادیە ڕەبتی نییە بەوەی کە نەخۆشەکە خۆی وا لە خۆیکە بەستر لا ئیرادیان ئەمی حساسی لا دروست دەبێت چارەسەری دەرمانەوە مەگەر هێورکەرەوە بەکاربێنێت ئەوش پزیشکی پسپۆڕە زۆربەی زۆری حاڵەتەکان دەرمان نانووسین پێویست بە دەرمان ناکات زۆربەی زۆری کاک تووشیان هەتا پەیوەندی تر حاضر ئەبێت ئەگەر بینەوە سەر باسێکی خۆمان نەخۆشی کۆرۆناکە جەناب وەکو داوامەکە و سوپاس بەخۆ هەمومان ئاگاداری ژمارەکان کەم بۆتەوە ژمارەکان وایە فعلەن کەم بۆتەوە ئەوەی دڵخۆشکەرە لە ماوەی ئەم 2-3 هەفتەی کە تقریبا من بەڕاستی لە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە سیرمان کرد هەموو نەخۆشەکان بەرەو هەڵکشان هات وا لێ هاتی تر خەستەخانە ئیستیشارەکان کلینیکی تایبەتەکان ئەوەی کە ئەدبینی زۆربەی زۆری کۆرۆنا بوو وامانات زۆر جارە بەڕاستی نەمانەوێران بە نەخۆشی درێژخایەنەکان بانکێنەوە چکە ترساین ئەوانیش توش بن بەس ئەوەی کە لەم 15 ڕۆژەی ڕابردووە من بینیومە ئەوەیە زۆر دڵخۆشکەرە نیشانەی چاکبووەکان زۆرن و نیشانەی توشبووەکان زۆر کەمن ئەوەی کە ئێمە ئەیبین وەکو هەتا لە خەستەخانەشە من لە خەستەخانەشە توورمە کرد ئەچوم نەخۆشمە بینی سێرمە کرد 15 نەخۆش 20 نەخۆش کۆرۆنایەتی لە قاوشەکەی ئێستا کە ئەچیت 2 نەخۆشت هەیە گومانی هەیە نەخۆشێکت هەیە 3 نەخۆشت هەیە لەبەرەوە ژمارەی توشبووەکان لە کاتی ئێستایا کەمە بەڵام چاکبووەکان ڕۆژانە هەژ نەخۆش نەخۆشە بینین کە چاک بوونەوە لە کۆرۆنا و زۆر بە باشی وەزعەکان تێپەڕانەوە بەس ئەوەی کە ئەمێ بڵێم کۆرۆنا تا ئەم دقیقەیە نازانین چۆن تەسەڕفەکە یەکەم جار وتیان لە پلەی گەرما هەیە و لە پلەی گەرمی نزما هەیە و ئەگەر پلەی گەرمی ژوورەکە بگەینیتە 30 تۆ پارێزراوی بەغای سازم 55 دەرچوو لە 50 خەڵک توشەکە یەکەم جار ئەیانون موسمی بەهینە لە زستان و بەهارە زۆر و دوایی کە هەبوو بە هاوین زۆر باشە بێت دەرچوو لە هاوینە ئێمە وەزعەکەمان خراپتر بوو لەبەرە تۆ ناتوانیت تەوەقوعی هەڵسوکەوتی کۆرۆنا بکەیت بۆی ئەوەی کە ئەمێنێتەوە هەتاوەکو لوقاحێکی بەربڵاو نەکرد لوقاحێک دروست کرێت و لە ئەمریکا بەکاربێت ئەبێت لوقاحەکە بڵاو بکرێتەوە بە جیهانە هەتا ئەو کاتە ئینسانە بێ خۆی پارێزێت هەتا ئەو کاتە ئەبێ احتیمال بۆ نمونە سبێنێ جەژنە ئەگەر خەڵک هەمان تەسەڕفی جەژنی ڕەمەزان دووبارە بکاتەوە زۆر احتیاطی ئەگەری هەیە لە 3 هەفتەی داهاتووی دوای جەژنیان بە قسەمان ناکەن دووبارە نیشانەکانی چییە کێشەکە لەوایە تۆ بۆ نمونە لە جەژنە تێکەڵاویە بێت 1 کەس 2 کەس توشەکە 2 کەس 4 کەس توشەکە لە دوای 2 بۆ 3 هەفتە بڵاوە بێتەوە بۆی نێڵین لە مانگی کە کارەسات ڕووباتەوە ئەبێ بەڕاستی لە ئێستا خۆپارێزی هیواداری بە قسەمانکەن کە بە قسەشمان ناکەن وڵای پەیوەندی ترمان لەگەڵە کاک مەهدی لە سلێمانی فەرموو کاکە مەهدی عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵا سەر چاو زۆر سپاس کاک دکتۆر ژیان وەڵای من حاڵەتێکم بۆ دروست ئەبێ
زۆر بەجار تەنگە نەفەسە بم بەس تووشی قەلەقەلەقیەوە دەکە قەلەقم ئەیە بە هەناسم خەریکە ئاخەنکرد دوسێ جای چوونە ژێر ئۆکسیژین تا ئێسەکانە ئەو حاڵەتانم بەسەریا توش مە دکتۆری دڵشتیان بۆ کردم کۆشتیان بۆ کردم ئەوانەتی هیچ کێشەیەکە نییە بەلا حەتەوەجە حەساسیەتم هەیە بۆریان ناسم تووشی ئەو حاڵەتان هەموو جارێ ئەم سەرایەتی بەس بەکتریای مەعیدەم هەیە چەند جارێت بەکتریاکەم بە خۆ ئەو ماسوولەکانی منم گرژە بێ خەریکام خینکێنێ نازانم بۆ کارەکە چێکاوتوێژە چارەسەر و شت هیچی وەرگرتووە والله هیچم بۆ علاجی بەکتریاکەم وەرگرت بەکات ئازای مەعیدەم هەرەیە کە تچیمە بێ مەعیدەم خەریکا تەقێ ئەم ماسوولەکانی لا منم گرژە بێ خەریکام خینکێن جایەوە ئەم جا یەک ماسوولەکانی لا من مەکا بە تاقەتە قێگەڵی چۆن شتێک هەوا دەرەکا لە ماسوولەکانە تووشی ئەو حاڵەتم بەسەر ئەو کاتانەی کە ئۆکسسیژینە بۆ بەکارهات هیچ کات پێیان توی ئۆکسسیژینە دابەزیوە وڵی یەک جاریان لە وام لە ئۆکسسیژن زۆر داوەزی بوو بوو بە چەند بەگەربی وڵی پێیان نەوتم بەس یەکسەر ئۆکسسیژنیان بۆ کردمتیشان پێ نەوتم بەڵێ چەند لە خەسەخانە ئەمای تۆ کاتێک کە تەگەن نەفەزە بووی والله هەر ئۆکسسیژنەکان بەکاردان بڕۆ دەرەبەتی توخۆم تووشی ئەو قەلەقی حاڵەتا بم دایم مێشکم بیرمە کردەوە و ئەخنکیم نەوێرا لە خواردنە چەسم نامێرە بازە خواردنێ بخۆم تەمەنە چەندەیە تەقی 37 ساڵم 37 ساڵ هیچ نەخۆشیێکی درێژخایانە هەیە نه والله بەس دوسێ جای زەختم بوو بە 16 بەدە زەختم بەرزە بوو وەرە کرساکە بوو جگەرە کێشان نه والله جگەرەش هیچ ناخۆم نەگەرە جگەرە ناوە لا شەوری خوێنشم سەڵسیە یعنی چۆریش گەرم نییە خوێنە مەشتاوسێ ئەوانە فاسانش من کردو لە کەسە نزیەکانتان نەخۆشی دڵ و نەخۆشی درێژخایانە تشدارەکانی تیان والله دایکم زەختێتی مامەیەکشم ئەوە جوابش لیا وفادی کرده و نوارا. خافیکت. سلام إنشاءالله. زور باشم. بسیار نما. ذكرت دكتور جان والله حالتكم أنا بس بس دقلق وكبير لشتى كم تشوف حالة تنافسية. بس صرت شو كاك مهدي جان. استوى تينو. بس شاوان. فضل قل. كاك يوسف السليماني فرمو كاك يوسف يعني. دكتور جان كاتب بعد. أم كاتب باشاوكم. دكتور. جان فرمو جو ماليته كاك يوسف يعني. دكتور ما هو كسينم جانك. الرياضة ما كل الرياضة أعذار كودا صار سينم. بله. دكتور شو ما إلى شو موارد بس وكو بيريز قوم معه باش قوم يتاجد صار لي محضر توا. باش. جوري أعذارك شلونه كاك يوسف؟ والله دكتور. بردوامة ناو بناوة. والله دكتور زحال علم كاتيا دور وندر رجع بانزر رجوا. بانزر رجوا يعني بانزر رجل السريع تو أعذاري السنة هي. والله. تمنى سنة. سيئة صار. إيش تشيك الرياضة تشيك قرصة. والله فيش مرقم قوم هني الرياضة معنا كده يتلو التوجبو. هيك نشاني لرزوتها ومثلا. لا والله مش أنا مني يا دكتور. للروشتن وشتانية باشيت. عيب مني يا دكتور. بله. بس أعذارك جوادية تصير وجوادية تقوار وجوادية تبو من بالهم. باش اللي حكاتي كمانه ولا كاتي دز جولان وشانية أعذار بدروز نبي. لا دكتور. بس كما هو يتك حالا دور بانزر رجوات دور نسير شاكب مو عيب بنعمل دي صار دس فيها كات علاجي شي خواردوه كاك يوسف ئازار شکێن والله دكتور والله ما ئازار شکێن بوو هیچی بەر نەکەوتووە سەنگە نا والله بس دكتور زانتي رياضيك ما كير بەڵێ 125 جار كراك شابم دس نابر بن سر مهلا صعب شناوشتێ نەکردووە برا والله شنا باش بەسەر چاو کاک یوسف جان ئینشاڵڵا وەڵام تێنە لا قربان بن دكتور چاوەکەم خوارد لەگە بەساخە مال خوارد لەگەڵ کاک توژیان کاک مەهدی لەوە چۆ کوینەکەی سێبەر بێت هەمان شت قەلەقی هەمان نیشانەیەمە لە طب شتێکمان نەپێتە کاردەگرنی ڕۆسز ینی ئەو نیشانانەی کە نەخۆش وە ئەزانێت لە دڵی لە سیایەتی بەڵام خۆی ئەسڵی مۆزوعەکە ئەو دوانە نییە هیچ هەمووی قەلەقی هەمووی قەلەقە چۆن ئێمە تەهێجی قاڵۆنی عەسەبیمان هەیە لە ناو ڕێخۆڵە و لە کەسانێکە قەلەق بەڵێ خەڵک پێڵە قۆڵ هەمان شتیش لە دڵە کوتێ لە هەناسە تومنی لە سنگێشە جاری بە هەیە ئەمانە دروزە بێت کاتێک کە فەحسەکانی کە کردوێتی وەکو ئیکۆ ئەشیعە فەحسی دڵ ئەم شتانی هەمووی کردو و نۆرمەڵ بووە ئەمە دڵنەوەیمانێتەوە کە شتێکی باشە ئەمە یەکەم دوو کاتێک کە نەخۆشێک بۆ فترەیەکی زۆر کەم دەچێتە خەستەخانە و ئۆکسسیجینی بۆ بەکارهێن و چەند دقەیەک 5 دقە 10 دقەیەکە نیم ساعت ئەو بەس بۆ بەس چۆنەڵێ بەس بۆ ئەوەیە کە نەخۆشەکە قەناعەت پێ بکەن کاکە شکر باشیت و ئەڕۆیتەوە خواحافیز بێ هیچ کەسێک هیچ هەناسە تومنیەکی خراپ نییە بە 10 دقە و چارێکێک و نیم ساعت یا ساعتی ئۆکسسیجین بڵێ بڕۆ ماڵەوە خواحافیز بێ لەبەرەوە ئەم جۆرە وەسفەی کە ئەم باسی کرد هەروەکو سێبەرخان وایە نیشانەکانی هەر لەگەڵ ئەوەی ئەڕوات کەی چاگە بێت کە مێشکی ساف بوو
ئایا زەرری لەسەر سیحەتی هەیە ئەم جۆرە نیشانانە زەرری لێ نییە بەڵام ئەگەر هات و جۆری نیشانەکان گۆڕە ئەگەر شێوەکەی گۆڕە ئەو کاتە ئەبێت فەحس کراتەوە دەست و چاو خۆش بێت بە نسبەت کاگوسفەوە ئەو ئازاری سنگەوە زەم دە 15 ڕۆژ دایمەن ئێمە بە خۆشحاڵی وەڵێن ئەگە بەردەوام بێت ئەمە لەوە ناچێت هیچ پەیوەندی بە دڵشتەوە هەبێت ئەمە ڕەبتی بە دڵێەوە نییە ڕەبتی زیاتر بە ریاضەوە لە کاتی ریاضەکە تووشی شەد دەبووە یان ماسوولەکانی مەسەن جای وایە شەدە یان بە پچڕانی ماسوولکەیە یار تەشەنوجێکی ماسوولکەی زیاترە خیانێت هیچ جۆرە هینێکی نییە بەڕاستی ترسێکی نییە و زیاترەوە لای دکتۆری لەستەبی و لای جەنابتانە کاگوسفیان ئەمە تەشەنوجە بەڕاستی ینی ماسو چەند ماسوولکێکی تەنێکمان هەیە لە بینی پەراسۆکانە بە تایبەتی لە هەندێک وەرزشی ئەوەی کە جەنابە باسی کرد یان لە کاتی شناوکردن زەبرێکیان پێ ئەگات تەشەنوج ئەکەن تەشەنوجی ئەو لەگە تەشەنوجی ماسوولکێکی تری ئەتیادی مەسەلەن قۆڵمان ملمان ئەمانە فەرقی هەیە چکە ماسوولکان زۆر تەنکەن درەنگ چاکە بنەوە ئەو چارەسەرانی کە بەکارێنی فعلەن ئازارشکێنە ئازارەکەی ماوەی کپەکە بە نەمانی مەفعولی دەرمانەکە ئازارەکە و دەست پێکاتەوە باشتریشت لەم کاتە ئەوەی ئەو جۆرە وەرزشانەیە کە مشت نێکی خۆتی لێ دوور بگری بە تایبەتی شناوەکە و سەرما بەڕاستی زۆر خراپە چکە و ماسوولکانە زیاتر لە کاتی سەرمایە کرش ئەبن ئەگەر زۆر بێتاقەتەکە دیسان چارەسەری ئازارشکێنەکان بەکارهێنانیان شتێکی ئەوەنە خراپ نییە و ئەتوانی بەکاری بێنیت و یەک کێشەی هەیە تەشەنوجی ئەو ماسوولکانی سنگ کاتێکی زیاتریشی ئەوە بۆ چاکبوونیان ئەگە تەشەنوجێکی ئەتیادی دووسێ ڕۆژی پێ بچێ ئەو لەوانەیە مەسەلەن دووسێ هەفتەی پێ بچێ بەس بە دڵنیایی ئینشاڵڵا چاک ئەگەر هەر چاک نەبووە ئەتوانی ئەو کاتە سەردانی پزیشکی پسپۆرکێت و پشکنینی زیاتری بۆ بکرێت کاکتۆکیان کاتی بەرنامەکەمان تاوا بۆ ئەمە یەک پرسیارکەم لە کۆتایی بەرنامەکە بەنسبەت هەر نەخۆشی کۆرۆناوە هەندێک کەس لە توشبوونەوە ئەترسێت دوای چەند مانگ ئایا توشبوونە چکە بەڕاستی دائێتا نییە لەسەر توشبوونەوە بەس خەڵک تا چەند ترسی هەیە توش ئەوەی کە باس ئەکرێت تا ئێستا لە کاتی لە فترەیەکی زەمەنی کورتە خۆی ئاتە نەگەر دیقەتی کۆرۆنا بیت دەست پێکات بەرز دەبێتەوە لە ماوەی 2 مانگ بۆ 3 مانگەگەتە پیک و داوەزێتەوە لەو فترە زۆر زەحمەتە توش بێتەوە بەس بۆ داهاتوو نازانێت کەس نازانێت چکە نازانێت ئەو دژەتەنەی کە ئەم نەخۆش ئێمە چەند شتێک هەیە کە حسابی یەکەین بۆی نەخۆشەکە چاک بێتەوە یەکەم نیشانەیە مهمترین شت نیشانەیە دوای ئەوە ئەگەر پێویست کات بە تایبەتی بۆ هەندێک کەس لەوانێ فەحسی ئەوەی PCRەکەی لوتی بۆ بکەینەوە یا ئەو فەحسی دژەتەنەی کە هەیە لە خوێنەوە بۆ یەکرێت ئەو دژەتەنانی کە دروست ئەبن نازان لە تەمەنی چەنەیە زۆر قسە هەیە لەسەرەوەی کە لە ماوەی مانگێکە لەوانەیە لە 135 تا 50 کەمیەتی ئەو دژەتەنە کەم کات بەڵام زۆر بەشی تر هەیە لە بەرگری جسم تا ئێستا پێوانە نەکراوە لە کاتی توشبوونی کۆرۆنایە لەبەرەوە هیچ معلوماتێک نییە لەوەی کە بۆ نمونە ئەگەر نەخۆشێک مانگی سێگرت بێتی بەڵێ من مانگی 9 دەیگرمە یا نایگرمە کەس نازانێت ئینشاڵڵا کەس نایگرێت ئینشاڵڵا کەس نایگرێت کاکتۆکیان زۆر سپاس بۆ ڕێنماییەکان نێمان دووبان کردی دەست و چاو خۆش زۆر سپاس بۆ تۆش سەرکەوتووە بینەرانی خۆشەویست ئەم بەرنامەشمان کۆتایی هات هیوادارین ئەو قسانی کە کردومانەجێکی سوود و زانیاری بە سوود بوو بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین بە قسەمان بکەن لە ئەم جەژنی قوربانە خۆتان پارێزن بەڕاستی ئینشاڵڵا ئێمە هەڵە ئەبین بەس ئێمە زۆر لە دوای جەژنە ترسین چووکە بینیومانە و تەنها ئەمە زانیاری ئێمە نیە بەس وڵاتەکانی تریشوان هیوادارین ئەم جارە وانە بێت بەڵام بەڕاستی ئێمە ترسێکی چووکە ئەم 2-3 ڕۆژەی پێشجەژن هەمان نیشانەکانی جژنی ڕەمەزانمان بیرەخاتەوە هاوڵاتیان بە جۆش و خۆشەوە ڕائەکەن بۆ خواردن کڕین و ساردی کڕین و ئەڵەی کە هیچ کاتێک نەبێ ئەم 2-3 ڕۆژە نەبێ ئەوشتانە ئەخۆن قەرەباڵغەیەکی زۆر ئەمە ئێمە ئەترسێنە بەڕاستی ئینشاڵڵا ئێمە هەڵە ئەبین وان نابێ بەس تکایە ئاگاتان لە خۆتان بێت مەبەستی ئێمە تەنها پاراستنی ئەوە هیچ سوودێ نابینی لەوەی کە ئێوە ئەگەر خۆتان پارێزن تەنها ئەوەی ئێوە تەندروست بن و تووشی ئەو نەخۆشیە نەبن بەرنامەکەمان هەفتەی داهاتوو بۆی جەژنی قوربانەوە ڕادەوەسێت لە دوای جەژن دەست ئەەکەینەوە بە بەرنامەکە و ئینشاءڵڵا هەفتی ئالە لەکسە هەفتی یەک ڕۆژ بەرنامەکەمان ئەبێت و لەو ڕۆژە وەکو باسم کرد پسپۆڕە جیاوازەکان بانگ ئەەکەین بۆ ئەوەی سوود ئێوەی عزیز و خۆشەویست ئەگە پرسیارێکتان هەیە لەسەر ئەو پسپۆڕیانە پەیوەندیمان پێوەکەن و هەتا هەوڵەیەن بە شێوازی تریش بە شێوازی ئەنتەرنێت و ئەوانەش بتوانن پرسیارمان لێ بکەن چووکە پێشوەخت ئێمە ئاگاداری بۆ ئەەکەین بۆ بەرنامەکە و میوانەکە ئەناسێنین بە ئێوە بتوانن پرسیاری لێ بکەن هیوادارین کۆرۆنا لێرا بوەستێت ئێمە جارێکی تر بەرنامە تایبەت نەکەینەوە بە کۆرۆنا ئەوەش بەڕاستی ئێمە تەنها پێویستمان بە ئێوە هەیە پێویستمان بە پابندبوونی ئێوە هەیە بۆ ئەوەی جارێکی تووشی ئەمە نەبینەوە ئەو نەباسی نەکەینەوە جژنی قوربانی پیرۆز لە هێوی ئازیز و خۆشەویست پیرۆز بێت ئینشاءالله هەمووتان تەندروست ئەبن ئەم جژنە کەس نەخۆش نابێت و دوای جژنیش تووشی نەخۆشی کۆرۆنا نابن هیوادارین خۆتان پارێزن هەتا بەرنامەیەکی تر هیواداری هەمووتان لەش ساغ بن خواتان لەگەڵ شەوتان شەد